ڕێز و سڵاوبوویەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لە بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارشدا دوو بابەتمان بۆ ئامادەکردوون کە بابەتی یەکەممان بەم جۆرە دەست پێ دەکەین. ڕۆژی جیهانی هونەرمەندان بە بێدەنگی تێپەڕی. ئەمە بابەتێکە لە نووسینی کاوە مەحموودە. بەم شێوازە دەست پێ دەکات. لەسەر پێشنیازی هونەرمەندی کەنەدی کریس ماکلۆر لە ساڵی 2024 زاینیدا بڕیاردرا 25 ئۆکتۆبەر بە ڕۆژی جیهانی هونەرمەندان دابنرێت. ئەم ڕۆژە ڕێکەوتی ڕۆژی لەدایکبوونی هونەرمەندی بەناوبانگ پابلۆ پیکاسۆیە. 25 ئۆکتۆبەری هەموو ساڵێک لە بەشێک لە وڵاتانی جیهان و ئەو کۆمەڵگایانەی هەند بۆ هونەر بە هەموو جۆر و شێواز و قوتابخانەکانی دادەنێن، ئەم ڕۆژە بە هەلێکی گەورە دەزانن بۆ جەختکردنەوە لەسەر گرنگی هونەر لە ژیانی مرۆڤ و پێداویستی داهێنانی ئەم بوارە لە مێژووی ژیانی مرۆڤایەتیدا. لەگەڵ بوونی ژیان مرۆڤ بوونەوەرێکی هونەرمەند بووە. هونەر ئەمڕەزی پەیوەندی لەگەڵ بەرامبەر و داهێنانی هونەرمەندانی مرۆڤ کەرەستەی بەرهەمهێنانی و پێداویستیەکانی ژیانی دروست کردووە. لە مێژووی مرۆڤایەتیدا هەنگاوەکانی پێشکەوتن و بنیاتنانی شارستانیەکان و پێشکەوتنی قۆناغەکانی مێژوو ڕاستەوخۆ بە بەرهەم و داهێنانی هونەرمەندانەوە بەند بووە و تەنانەت بیرکردنەوە لە دوا ڕۆژ و دابینکردنی ئاسوودەی بەیەکەوە ژیان و بەختەوەری خەونی بێسنووری هونەرمەندان بووە. هونەرمەندان جوانی بە ژیان دەبەخشن و بەرهەمەکانیان دەرفەتی پێداچوونەوە و نۆژەنکردنەوەی قەناعەتەکانمان بوونە. هەر بەرهەمی هونەرمەندانە شوێن و ڕووداوەکان و کەسایەتیەکانیان بە زوندی هێشتۆتەوە. بەرهەمی هونەرمەندان و بابەت و ڕنگ و کەرەستەکانیانە مامەڵەی لەگەڵ هەست و سۆز و ئەندێشە و تێڕوانینمان بۆ ئاهێندەیەکی گەشتر کردووە و وانەیەکی گەورەی پێمان بەخشیوە کە چۆن بەکراوەی و بێکۆتایی هاتن بڕوانینە مێژوو کە هەر خودی مرۆڤ ئەو مێژوەی دروست کردووە یان دروست دەکات. هونەرمەندان جوانی بە ژیانمان دەبەخشن و وزەی ئەرێنیمان پێدەدەن و دەرگای گەشتبینیمان بۆ واڵا دەکەن و بە درێژایی مێژوو سەرجەم ئەو کارانش کە کراوە بۆ تابودانان لەسەر هونەر و تەکفیرکردنی هونەرمەندان و تێکشکاندن و قەدەخەکردنی بەرهەمی هونەری بە بیانووی پاراستنی پیرۆزی ئایدۆلۆجیای ئاینی و نائاینی جگە لە ناشرینی هیچی دیکەی بە مرۆڤ و مێژوو نەبەخشیەوە. داهێنانی هونەرمەندانە کە کاروانێکی کللتوری مرۆڤایەتی و بنەمای سەرەکی شارستانی جیهانە و لە هەمان کاتیشدا ئەمڕازی هەمە چەشنی و یەکبوونی شارستانیەکانە. هەرچەندە ڕۆژی جیهانی هونەرمەندان بابەتێکی سمبۆلیە، بەڵام لە واقیعدا هەموو ڕۆژەکان ڕۆژی ئەو هونەرمەندانەیە کە سەرجەم بابەت و وردەکاریەکانی ژیانیان بە سەرکەوتن و نشستی خۆشی و ناخۆشی بەشێکن لە ئەجێندەی ژیانی ڕۆژانەیان. هونەر هەردەم داهێنانێکی مێژووی مرۆڤایەتیە کە چەمکی پێداویستی دروستی کردووە. پێداویستی بۆ بینینی ڕەش و سپی و سەرجەم ڕەنگەکانی دیکە. پێداویستی بۆ بەردەوامبوونی پەیوەندی لەگەڵ یەکتر. پێداویستی بۆ گۆڕانکاری و تێکۆشان بۆ عەدالەت و بۆ ڕوبەڕووبەنەوەی هەموو شێوازەکانی چەوساندنەوە. کە دەڵێم هونەر و هونەرمەند، مەبەستم تێکڕای بوارەکانە بە نواندن و پەیکەرتاشی و هونەری تەشکیلی و سینەما و موزیک، تەلارسازی، شانۆ، سەما و هەڵپەرکێ و فۆتۆگرافی و سەرجەم بوارەکانی کاری داهێنانی هونەری دیکە و بەپێی ئەزمموی مێژووی سنوور بۆ جۆر و شێوازەکانی هونەر و قوتابخانەکانی دانانرێت و هەردەمیش بەکراوەیی دەمێنێتەوە. هونەر هەردەم تۆمارکردنی ئەو کاروانە بوو کە مێژووی تێکۆشانی مرۆڤی بۆ پێشکەوتن و یەکسانی نووسیوەتەوە و هونەرمەندانیش هەردەم هەڵگری ئەو خەونە مەزنەی مرۆڤایەتی بوونە. هونەرمەندانی کوردستانیش لە هەر چوار پارچەی نیشتیمان پارێزەرانی مێژوو شارستانی وڵات بوون. پەیکەرە ئارکۆلۆجیەکان و کەرەستە کێڵگەیەکان و وێنە و ئاماژەکانی نێو ئەشکەوتەکان و نووسینی مێخی و ستونی باڵەخانەکان و تەلارسازی گوند و شارە کۆنەکان بەرهەمی هونەرمەندانێکن ناویان تۆمار نەکراوە و سەرباری ئەوەی کە ون بوونە لە داهێنان و بۆ جیهانیان سەلماندووە کە
شارستانی میزۆپۆتامیا و زاگرۆس سەرەتا و دێرینترین شارستانی جیهانە و سەرجەم میتۆلۆژیەکان بە بەرگی ئاینی یان نائاینی بوو بێت بەرهەمی نیشتیمانی ئێمە. هونەرمەندانی سەدەکانی پێشتریش لە ڕێگای بەرهەمەکانیانەوە لەم کاروانەدا بەردەوام بوونە و پاراستنی زمان و کللتور و شوناس و مانەوەمان وەک گەلێکی دێرین و توانای بەرەنگاربوونەوەمان دژ بە دوژمن و نایارانمان و کرانەوەمان بەرامبەر شارستانیەکانی دیکە و سەقامگیربوونی کللتوری بەیەکەوە ژیان لە ژیان و بەرهەمی هونەرمەندان گیان ناکرێت.